وقت خۆمان سەرفەکەین بۆی کە بەردەجێژن موچەی تەواوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دامەزراوە. هیچ ئاستەنگ نەماوە لە بەردەمناردنی موچەیە، وەگەر تەمویلەکە بکرێت ئێمە هەموو وەختی خۆمان حکوومەتی هەرێمی کوردستان وەختی خۆمان سەرفەکەین بۆی کە بەردەجێژن موچەی تەواوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دامەزراوە. ئەگەر تەمویلەکە بگاتە دەستمان پێش دەژنی شەڵام موچەی هەموو با ئێمە لەسەر شتە باشەکان قسە بکەین لەگەڵ حکوومەتی فیدراڵ ئەنگاوی باشمان بڕێوە پێکەوە لەسەر لەسەر زۆربەی ئەو مەشاکیلە تەکنیکیانەی موچەکە هەبوون ینی چارەسەر دۆزراوەتەوە. ئەگەر سوپرایزی تازە نەبێت، ئەگەر داواکاری تازە نەبێت هیچ کێشەیەکی وا نەماوە جابە من دیارم باوەڕ ناکەم بڕان دیارە لە حکوومەتی فیدراڵیەوە نەدرا بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئێمە جارێ بە دیسان وتم باسی شتە باشەکە بکەین کە پێش دەژن بتوانین چێ مانگەدا ئەگەر تەمویلەکە بگاتە سەر حسابی وەزارەتی دارایی بەڵێ.